بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي دكتور. سپاس بخوا برا برزم. بزحمة بشارك مو دكتور بشاركش عملانية. بەڵێ کاک. سەبارەت بە کاری پەرلەمانتاری و ئەو پەرلەمانتارانەی کە دژی یاسای خوای گەورە یاسا دائەنێن. بەڵێ. حەزەکەم ڕوونکردنەوەیشان لەو بدەیت بە تایبەتی ئەو یاسایانەی کە بە پەیوەندی بە فرەژنی و بڕینی دەستی دز و ڕەجمکردنی زیناکار و ئەوانە هەیە. بەڵێ. حەزەکەم ڕوونکردنەوەیشی لەسەر ئەو یاسایانە بدەیت کە دژی یاسای خوای گەورەن. بارك الله فيك براكم. أولا أجر كسك جا چه عندم برلمان بيت برلمانتار بيت ياخد وزيرك بي ياخد مديري دائريك بي ياخد محافظك بي بارزگارك بي ياخد سروچي حكومة ولاتك بيت هر كسك بيت أجر ياسا دركا دجي ياساي خواي پروردگار أما حكمكي چيا دلين تاواني چي زور گوريا و لهندي حالتي دا دقات درجي كفر يعني أجر خوي حكمي نكرد بشرعي خوا لبر بارو بول لبر مصلحتي شي دنياي خوي يا لترسى أو لبيني ظلم لبيني فسق دايا بلام كبيتو قانون كيتر لشرعي خوا بباشتر وجنجاو تردا بنيت أما بي لديني خوا دردشي وكافر دبي وإن صلى وصام وزعم أنه مسلم هرچند نوێژ کا ڕۆژوو بگرێ وا بزانێ مسلمانە بۆیە من ئامۆژگاریم بۆ هەموو کەسێک کە خۆی بە مسلمان دادەنێت و بەرپرسیارەتێکی هەیە شتێکی بەدەستە لە کاروباری مسلمانان هەوڵی ئەوە بدە کە بە شێوازێک بەڕێوەبەرایەتیەکەی بکە کارەکەی بەجێ بگەێنێ کە خوا پێی خۆشە و لێ ڕازیە کە ئەوەش لە مەسلحەتی خەڵکە نەچێ یەکسەر ڕوبەڕووی شەرعی خوا بێتەوە چونکە ئەوە بکات زۆر زەرەر دەکات ئەگەر بێت و بە شەرعی خوا ڕازی نەبێ یا بێت و بڕگەیەک لە شەرعی خوا بەڕاست نەزانێ بڵێ من باشترم لایە یا هاوشێوەی ئەوم لایە یا شەرعی خوا بە ناگونجێت ئەوە بێگومان پێی لە دینی خوا دەچێتە دەرەوە چونکە ڕەخنە لە خواگرتن و تانەوتە شەردان لە حکمی خوا کوفرەیەکەی زۆر گەورەیە خوا پەنامەندە بەڵام وتمان هەندێک جار لەبەر پارە و پوول لەبەر مەنسەب لەبەر چیچی بڕیارێک دەردەکا ئەو بڕیارە خۆشی دەزانێت کە و نەبێ وەکو شەرعی خوا بێ یا چاتر بێ چاک دەزانێت هەڵەیە بەڵام بۆ ترسێک یا بۆ تەمەعێک ئەوە لە بینی زوڵم و زاڵمێتی و فاسقێتیدا کە هەر گوناهی گەورەیە بەڵام ناگاتە دەرەجەی کوفری ئەکبەر بۆیە ئامۆژگاریم بۆ هەموو لایەک ئەوەیە کە پابەندی شەرعی خوا بین إن هذا القرآن يهدي للتي هي أقوم شرعي خوا قرآنكي خوا دستوركي خوا بۆ باشترین و چاکترین ڕێباز هیدایەتمان دەدا لە هەموو بوارێکی ژیانماندا ئینشاء الله.